سڵاوتان لێبێت دووبارە هاتوومەتەوە بۆلاتان بۆ ئەوەی گوندێکی دیکە لەم هەرێمی کوردستانە و لەم نیشتیمانە جوانەتان پێنیشان بدەم لە سنووری پارێزگای هەڵەبجە. گوندی بەشارەت ئێرە ناسراوە بە هەنارێکی بەلەزەت و بەتام کە لە وەرزی پاییزدا وەرزی پێگەیشتنیەتی و ئێستا وەرزی خاوێنکردنەوەی باخەکان و ئامادەکردنی باخەکانە. ژماری دانیشتوانی ئەم گوندە 40 ماڵ دەبێت و ئێرە دوو بەشارەتی لێ بەشارەتی سەر و بەشارەتی خوارو. من سەرەتا هاتوومەتە ئێرە بۆ ئەوەی ژیانی ڕۆژانی ئەم گوندەتان پێنیشان بدەم و لە پاش ئێرەش دەچینە بەشارەتی خوارو بۆ ئەوەی کە لەوێش 100 ماڵ دەژین بزانین ئەم دوو بەشارەتە بۆچی لە یەکتری جیا کراونەتەوە و ژیانی دانیشتوانی گوندەکە لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزان و بەڕۆژوو بوون و بەڕێکردنی ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان چۆنە لە نێو گوندی بەشارەت بینەرمان بن. جەبار سڵاو لێ. سڵاو لە خۆتان بەخێر. ئەنجومەنی گوندی بەشارەت وایە؟ بەڵێ. دەنگ و باسی بەشارەت لەگەڵ ڕەمەزانە. سوپاس بۆ خۆی گەورە زۆر باشە. ئێرە بەشارەتی سەروە؟ ئێرە بەشارەتی سەروە بەڵێ. بۆچی جیاکراونە تۆم دوو بەشارەتە؟ وەڵای تر دوو شوێنی جیاوازن ئەوەیان نزیکی سیروانە تقریبان کیلۆمەتێک لە سیروانە دوورە ئێمەش 3 کیلۆمەتر لە سیروانەوە دوورین هەر دوو شوێنی جیاوازن. بەڵێ. ژمای دانیشتوانی بەشارەتی سەرو چەنە؟ وەکو خێزان ئێستا 43 خێزانتیان نیشتەجێیە. وەکو ژماری دانیشتوانەکەش نزیکی 150 کەسی تیا دانیشتووە ئێستا. لە ساڵی چەنەوە ئەم بەشارەتیان ئاوادان کراوەتەوە؟ لە ساڵی 98ەوە تاوان لە دوای ئەوەی کە خەڵک لە ساڵی 1970 گوندەکان چۆڵ بوون، خەڵک ئاوارەی شارەکان بوو، لە دوای ڕاپەڕینەکە و گەڕانەوەی خەڵک بۆ زیادی خۆی بەشارەتیش خەڵکی گەڕایەوە ئێرە لە ساڵی 91. بەڵام لە دوای 91 ڕێکخراوێک هات بە ناوی ڕێکخراوی هات. ئەو ڕێکخراوە 22 گوندی سنووری ئەم شارە زوری ئاوادان کردەوە. ئێمەش یەکێک بووین لە گوندەکان. تاوان لە ساڵی 98 لێرە خەڵک هاتەوە وردە دەستی کردووە بە خان و دروستکردن و ئیش و کارەکانی خۆی وەکو ئاسایی وەکو جاران ئاسایی بووەتەوە. ئێرە زیاتر بە چیەوە خەریکن خەڵکی بەشارەت؟ تاوان وەکو هەموو گوندەکانی تر ئێمە لێرە خەریکی کاری کشت و کاڵیە، بە تایبەتی خەڵک وشکەدان زۆر ئەکا. لە دوای ئەوەش ئێمە لە بەشارەتە بە ڕێژەیەکی باش لێرە خەڵکی لەبەرەوەی کە خاکەکەی بەپیتە خەریکی باخدارین. ئێرە نزیکەی 40 باخی هەناری تایە. هەناری باشتان هەیە ئێوە؟ زۆر باشە هەنارەکانی ئێرە بە تایبەتی ئەم باخانەی ئێرە ناوینێکی زۆر باشیانێ، ناوبانێکی زۆر باشیانێ لەبەر بە پیتی خاکەکەی. هەر بە پێوە هەنارە فرۆشن یاخۆت ئەیکەنە ڕوو بە هەناریش؟ وەڵا خەڵک ئەیفرۆشێت، ینی هەروە بە پێوە ئەیفرۆشێت، بەڵام هەموو ماڵێک بەشی خۆی ئەهێڵێتەوە بۆ خواردنی خۆی و بۆ بەشی دۆشاویشی لێ هەڵ ئەگرێ. سەرچاوی ئاوشتان باشەت بتوانن کە باخداری پێ بکەن یاخود بیر و ئەوانەتان هەیە؟ وەڵا ئێمە لە دوو سەرچاوە سوود لە ئاوە بین. یەک سەرچاوەیەکی جۆگەیەکمان هەیە کە لە دەرەوەی گوندەکەیە یەتە ناو گوندەکە و جووتیاران تا حدێک سوودی لێ ئەبیبین. سەرچاوی دووەمیشمان بیری ئیرتیوازیە، سوود لە بیرەکان ئەبینین. ئەم جۆگەیە لە کوێوەیەت چۆنە ئاوەکی کەم ناکات بە وەرزەکانە؟ بەڵێ لە وشکە ساڵیەکانە زۆر کەمی کردووە، بەڵام ئێستا شکر بۆ خوا ئێستا تقریبەن باشترێکە. ئێستا بەرەوەڵا پێشتر زۆر کەمی کردووە، بەڵام ئیتر سوودیان لە سەرچاوی بیرەکە وەرگرتووە بۆ باخداریەکان. کردوتانە بەنۆبە جۆگەکە؟ بەڵێ نۆرێ هەموو ماڵێک ڕێژێ مەڵێن سەعاتی هەیە، بە پێی سەعاتەکەی خۆی ئاوەکەی خۆی ئەگرێ و دوای ئەوە سەرەی جوتیارەکەی ترە. دەتوانن پشتی پێ بەسن بۆ کشت و کاڵ و بۆ ئاودێری ئوشتانە؟ بە شێوەیەکی گشتی نەخێر، یعنی سنووردارە ئاوەکە زۆر نییە، کەمی کردووە. لە چاو جارانە ئاوی جۆگەی زەلەکانی پێڵێن زۆر کەمی کردووە. لەکوێوەیەت ئەم زەلەکانە؟ لە خواری گوندێکەوەیەت، لە خواری گوندی خێڵی حەمەوە وردە کانیە، وردە ئەو وردەکانیانە هەر هەمووی کۆ ئەبن و جۆگەیەکیان دروست کردووە تە پێ ئەڵیترێ جۆگەی زەلەکان. بەشارەت خزمەت گوزاری وشتی چۆنە لە ڕێی خزمەت گوزاریەوە باشن؟ تقریبا سوپاس بۆخوا باشترێکە، بەڵام هەندێک کەم و کورتیشمان هەیە وەکو بڵین
بینای تەندروستیمان هەیە، بینای قوتابخانەمان هەیە، بەڵام ئەوەشی کە تەواو نەکراوە پرۆژەی ئاوەکەمانە، پرۆژەی ئاوی گوندی بەشارەت ئاوی خواردنتان نییە؟ پرۆژەی ئاوی خواردنە؟ پرۆژەکە لە ساڵی 98 ڕێکخراوی هاتبۆی کردین، بەڵام ئەو کاتە گوندەکە ئەوەندە فراوان نەبوو. ئێستا بەهۆی فراوانی گوندەکەەوە تۆڕەکەش کۆن بووە، بەشی هەموو گوندەکە ناکە. لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە بڵێن پرۆژەیەکمان بۆ کراوە لەسەر بودجێ ئەنجومەنی وەزیران، تەنها خەزانەکە کراوە، ئیتر تۆڕی ئاوی ناودیەکە تا ئێستا ماوەتەوە بۆمان نەکراوە. سەرچاوی ئاوی خواردنتان لەکوێوە؟ ئەوەی چێکە لە سەرچاوی ئاوی خواردنمان ئەوەشی کە بیری هەبێ لە ماڵەوە سوود لە بیرەکە ئەبینی. بنکی تەندروستیشتان هەیە بەڵام کارمەندی تەندروستیتان نییە؟ بەڵێ ئێستا کێشەمانەوەیە کە کارمەندی تەندروستیمان نییە، بنکەی تەندروستیەکەمان دروست کراوە، هەتا ئێستش بۆی دابین نەکراوە کە ئێمە ئەمانەوەی کارمەندێکی مقیم بێ، ینی لەم لاو لەولاوە لەسەر میلاکی ماڵبەندێک یا بنکەیەکی تر بۆمان نەنێرن. هەر لە گوندەکەتان بمێنێتەوە چونکە ئەمە گرفتە ئێوە ڕۆن بۆ شوێنەکانی کەوانە بۆ عیلاج؟ بەڵێ ئەمە ڕووین بۆ هەڵەبجە بۆ ئەرەوەڵا لە دەرەوەی گوندەکە ئەتوانین چارەسەر وەربگرین. خانە تاپۆلی چەندی لێ ئێرە؟ تاپۆلی 6 بنەڕەتی لێ. بەڵێ پۆلەکانی کابێت چی بکەن؟ لە دوای ئەوەی کە پۆلی 6 تەواوەکە ئەبێ بچێ بۆ سیروان، لێرەوە قوتابیەکانمان ئەچن بۆ سیروان. پاسیان بۆ گرن درێ بێ هاتو چۆ بکەنوانی کەەوەش بۆ خۆی گرفتێکە ئەبێ سیاریان بۆ دابینکەی تا ئەگەنە شوێنی خۆیان. نابێتە هۆکار بۆی کە خوێنکارەکانتان لە پۆلی شەشەوەی تر یاواز لە مەکتەب بێنن یا تا پۆلینۆ بڕۆن؟ زۆر کاریگەری نەبووە بە هۆی بە حکمی ئەوەی کە ئێمە نزیکین لە سیروانەوە باشترێکە، بەڵام هەرخۆشی بۆ خۆی کێشەیەەکە. زیاتر بوانی کە کچنوانە قوتابیە کوڕەکان لەوچە خۆیانتان بە ماتۆر بڕۆن یا بەشتێکی کات؟ بەڵێ وڵا زیاتر بۆ هەردوو لە هەر کێشەیە، چکم لە زستانە بۆ ماتۆڕیش ساردە ناکرێ، ناتوانانی زۆر سوودی لێ ببینی. ئێرا ڕوبەری باخەکانی چەنەوەی کە پشتان بێ بەستووە زیاتر هەنار بێت چەند ڕوبەرتان کردووە بە باخ؟ نزیکەی 200 دۆنم لێرە باخەیە. 200 دۆن باخی بڵێ چەندێ هەناری لێ، چەند بن هەناری لێ؟ بە بن بژاردن ناکرێت تەمان هەر بە دۆنمە، بەڵام من ئەتوانم پێ بڵێم نزیکەی 200 دۆنم لە زەوی بەشارەت کراوە بە باخی هەنار. ئەی وشکەدانتان نییە؟ بەڵێ وشکەدان هەیە، ئەوانەی کە ئەو شوێنانەی کە ئاو نایگرێ یان ئاوی نییە ساڵانە هەمووی ئەکرێ بە وشکەدان بە تایبەتی گەنم. باشی دایک خۆش بێنیاخوا خۆش بیاخوا سپاس دەکەن دەنگ باسی بەشار هەڵا خۆشە سپاس بۆ خوا. خۆشە چەند ساڵە لێراژی؟ هەڵا دەمێکە دەمێکە؟ بەڵێ. خۆت هەر خەڵکی بەشارەتی؟ نا خەڵکی خەڵکی لای سلێمانی. خەڵکی سلێمانی تاتی بۆ بەشار؟ خەڵکی خوازەڕقم باوکو دایکم. خەڵکی ئەو گوندەی ئەوێن بەڵێ لێو هاتی بۆ بەشار. بەڵێ. چەند ساڵە لێرەی؟ هەڵا دەوری 30 ساڵەیە. زیاتری شەوانیە؟ خۆشە بەشارت؟ خۆش عیبی نییە. خۆشە؟ بەڵێ. بەدڵتە ئێرە چیەکەن لێرە بە ڕۆژانەیە؟ ئیشەکەین مانگا دۆشین و مەشکرە ژەنین و ئیشی ماڵەکەین و ئیشی دەشتمانەکرە و سایسە نایکەینەما. بۆچی نایکەن ئێستا؟ ئایسە نییە ئیشی دەشت نییە. چیتان هەبوو دەشت؟ ئەی تەماتە و بامیە و هەموو شتێکمان بوو. ئەو بە وەرزەکانی کە ئیشانەتان هەیەوانە بە هاوین و بەهارە؟ پاییزیش تەماتە و شتمانەیە. خۆتانەیە هەر بۆ نی خۆمان بۆ خۆمان کوڕەکەی کات. مەبەستم ئەوەیە کرێکاروشتیشتان هەیە جگە لە خۆتان بۆی بکە بۆتان بچنێتەوە؟ خۆتانێک خۆمانێکی خۆ لەشتان ساوی دەنگ باسان لەگە ڕەمەزان. هەڵا خۆشین عیبمانە ئەیبتان خەریکە نیوەشی ماتیا پار کردەوەنی لەسەر خێر خەریکی ئامادەکارین بۆ جەژن؟ بەڵێ. چیەکەن بۆ جەژن؟ هەموو شتێکەکەن ماڵ پاکەنەوە ماڵ لێسەوبەتانی و شتان شۆگەین و هەموو ڕۆژێ ماڵ پاکەکەین خۆ لەشتان ئەی باشتانەیە بیرمانەیە بیری ئەرکەوازی زۆر باشە بۆ خواردنەوە شەرەوە بە بەڵێ بەکاری خوا لەشتانمانە وتە مانگاکانتان ناکەنە دەرەوەن لە ماڵۆیە خزمەتیانەکەین لە ماڵ ئاڵفیانەینێ بڕوێش و کاو گزرە و مشتێکیانەینێ لە ماڵەوە بە ئەرکی گرانتر نییە؟ هەڵا ئەرکی گرانەی تر مەجبوری لە لادیای تویتری ئیشی لەسەرەوەیە لەسەر مانگا چۆن حیوانی وردەتان حیوانی وردە ناتوانین بە خێویکەین بۆچێوە قورستر بە خێوە بەڵێ کەس نییە بچێتە لای ئەوان هەر ئەبێ بیانکەنە دەرەوانی ئەوانەوەی بەیانی بیکەیتە دەر ئێوارە بیەریتەوە ئەمانکە هەر لە ماڵەوەی کۆزەڕەقە خۆشەیە بەشارە
بەشارەت بەشارەت خۆشت ئازادی آخرەوە زوو زمانەی باوکم زوو لەوێ بوون ئێمە تر لە عەسڵا باوکو دایکم خەڵکێوێ ئیتر هەر نەڕۆشتوتەوە بۆ ئەوێ نا مەگەر دوور بێخوایە تەعزیە شتێ بێ ئەوێ ماڵی زۆری لێیە بەڵێ زۆری لێ پەنجا ماڵی لێ بۆ ئێرۆ پێ خۆش ئێرە مناڵم لەیرەیە پیاوم لەیرە بووە ئیتر بەڵێ هیچ لەوێ خەریکی چی بوون مەڕماڵات و شتان هەبوو یا دەشت و دەرسانە کرد وڵی من نازانمەوێ ئەوە بەسەرینی دایکم و باوکموان بووە زواتی وێرە بیر و چۆتەوە نازوو نەهاتووم چوینەتە سلێمانی باوکم پۆلیس بووە ئیتر بە بۆنەی ئەوەوە ترێمە لەوێدا نەنیشتین باوکم لە سلێمانی بووە هەر زۆر لە گوندەکەیان نانا نەما ئێرە پێ پیرەم و ئەوان بەڵێ ئێرە خۆشترە ئێرە هەناروشتی خۆشیشتان هەیە بە هەموو شتێکوانەیە خوانەی بڕێ لەشتان چێکن خواردنوشت چی ئامادەکەن ڕۆژانە چی دروستەکەن بۆ بەربان هەموو شتە دووسام چێژ نوروشتان ناوەڵا چێژ لێنێن و چێ خوا داوێتی لێنێ نەیخۆین لەشتان ساغ بێدایەکیان سلااو لە بکەن سەرچا بەخێر بێنە باشی سەرتا بەخێر بێنە دەنگ و باستان لەگەڵ ڕەمەزان وڵا باشی نەگوزەری هەیبینێ دەنگ و باسی مزگەوت و جەماعەت و شەوانەچن بۆ تەراویح وڵا لەخوا بەجاوێ شەوانە چین بۆ تەراویح و کاتەکامە بە نوێژ و تاعات بەڕێک ئینشەڵا دەنگ و باسی بەشارەت خۆشە وڵا هەیبینی هەریکی چین لە مۆرزەیە وڵی هەر ئیشی دەشتەکەینەوە ئاودانی بڵێن وێنجەکە پێویستکا و پاکردنەوەی باخ و کێڵانی و دەوانەیە بەڵە بەڵێ کێڵانی و دەرمانکردن و شتانە شەتڵشتان نەکردوی بازێکی دامان کردو تۆ شت بەس کاتی ماوە بازێکی بڵێن ئێستا کاتی چییە تۆوی چیتاندا کردو ئێستا تەماتە و بامێ و بڵین ئەو شتانە کاتیتی لەم ڕەمەزانەیە کردوتانە بەڵە بەڵێ خۆتان تۆکانەکەن یا خۆت ئەیکەن بە شەتڵ و دوایەکەی بەنە دەرەوە وڵی بازێکی یەکەین بە شەتڵیکەین و بازێکی بە تۆوەکەین هەر بە تۆەکەیکەین و چاوەڕێەکەین بڵێ زۆرتان کردووە هەر کەمە بەس بۆشی خواردنی خۆت وڵی زۆربەی بە هەر بەشی خۆیەکە و هەیشە بڵێن بۆ زیاترێکا بۆ بازارەوە ئێرە زیاتر باغداریەکەن یا خۆت حیوانشت بەخێ باغداری وڵا زیاتر باغداریە و وڵاغداریش بڵێن چەندێک ئەنی باخەکانتان ڕوبەرەکانیان زۆرن یار کەمن بەشی خۆتان یاخود ئەتانێ بەرەمەکانی بنێرنە دەرەوەی بەشارەت نانا زۆرە بەرهەمی زیاتر بڵێن بەرهەمی زیاترە بۆ دەرەوەی بەشارەتیش بەڵێ بەڵێ باش زۆربەی بە باخی فرۆشێ زۆربەشی خۆی ڕنێ و ئەی فرۆشێ وەرزەی خۆشە بەشاردیا وەرزەکانی کەی زیاترەوە چ بەرزێکیتان بەلاوە خۆش وڵیت بەهارانە زیاتر خۆشە و پایزانە خۆشە و کاتی پێگەیشتنیان ناروشت ئەو کاتە خۆش زیاتر نارەکەتان جوانە بەڵێ جوانە نارێرا هەنارێکی چاک لەو چ ئەوتان زۆر پێوانە چونکە هەنار زۆر ئاوی پێ وڵی ئاوی جۆگەمان هەیە و زۆر بەشی بیری بڵین بیرەکان بەکارێن باڵ خەناو گوندیا هەر چۆڵاوی وڵی باشە تقریبن زۆر قەرەباڵق نییە و لە ناو گوندەکە ئەنی ناڕۆنە دەرەوە ماوە ماڵیان لێرە بێت بمێنەوە گەنجەکان بمێنەوە وڵی ئەمێنە تۆیترەوەی هەیە لێرە مێن تۆش لە شارەوەی کە ژیانی لە کێ بڕە بڵێن لێوە دانیش چەند ساڵە لێرە خۆم هەل لە زۆر لە دڵێن لێرە لە دایک بەڵە بەڵێ لە بەشار لێرە ژیاوی بەڵە بەڵێ لێرە ژیاو پێشتر چۆن بوو ئێرە قەرباڵختر بوو یا چۆڵتر وڵی تقریبان هەر وا بووە هەرچی چل ماڵی تا بووە بیدایەت هەر کە ئاوادان کراوەوە کەمتر بووە زاوی کردو بۆ چل ماڵ تقریبان 35 ماڵی بڵێ ئێستا ئاوادانترە بەڵێ بەڵێ ئێستا ئاوادانتر گوزاریشتان باشە وڵی باش بازێکی بمان کراوە بازێکی ماوە تقریبان مەزانی گەنجی و خۆش بووە ئێستا خۆی ئێستا ژەر گەنجی بەس هەر ئەو کاتە خۆش وڵی ئەو کاتەش و ئێستا ژەر خۆش کاتێککە لە گەرمایە بۆ چوونە دەرەوە بۆ دەشت و دەر و بۆ لای حیوان وڵا ئەو کاتە ناڕەحەترە تۆ ئیشکەیت لە دەشت بیت گەرما و ناڕەحەتە بەس ئیش و کار نەبێت ئاسایی شکارتان وڵا کەم هەیە بەستر زۆر ئەوە خۆلی لاک ناکە بڵین زام خەریکی هەڵپاچی نوشتنی باغوانە بەڵە بەڵێ ئێستا بن کێڵاندن و دەرمانکردن و هەڵپاچینی تەواو بۆ وەرزی هەڵپاچینی بڵێن ئێستا بەس بن کێڵاندن و دەرمانکردن و کووتکردن و شتانەی بەخی هێنارەکان کەی وەختی هەڵپاچینەوەیەتی یا دەرمانکردن تقریبا لە مانی یەک و ئەو ناوە لە 12 لەو کاتە هەڵپاچین دەست پێکا بڵێن دەرمانیش دوسە جۆر دەرمانی هەیە بڵێن دەرمانی حەشەراتوش لە مانی یەک و 12 ناکرێت دەرمانی گژوگیاکەشی تر لەم کاتاکرێت تقریبا
سڵاو لێ سڵاو لە فرۆدادەگیان دەنگ و باستان باش ئەڵا باشین لە خوا ڕەمەزانە ئەلحەمدولیلا باشین درەوە نیوەیمان تێپەر کە ڕەمەزان وایە باسی بەشارەت چێکن بەچێ و مەشغۆڵن هەڵەسن لە وڵی هەر بە ئیشی ڕۆژانەوە ئیشی ناوماڵ و شتانەوە زوو هەڵەسن یا ئێوەش وەکو شارەکانی ترێسەوەی لات وێشتانی ڕۆخ هەشت و نیو بۆ نۆیتر مەگەر زۆر بڕۆ باشە زۆر هەر هەشت و نیو ئەرەوەڵا مەگەر مەکتب هەبێ مناڵ نێڵێ بخەوێ ئەرەوەڵا گەر مەکتەبی حوت هەڵەسم بە بۆنەی ئەم کچەوە نێرن بۆ بەڵێ حیوان و شتان نییە خۆ بەس مانگامانەیە زۆر باشە ئەنی بەیانە بێوانیش بەڕێکەن یا هەر لە ماڵەوە وەڵا هەر لە ماڵ بنەچن بۆ ترجار و باریش یان بنە دەریشەوە بەڵێ شیرشتیان هەیە ئێسا بەڵێ هەیەانەرەوە وەرزە مانگە بەس شیری هێوانی کە ئەبێ بەس بە بەشکەکانیانی بن ئەرەوەڵا وایە ئەرکتان قورسر نییە ئاوا بۆ مانگا چۆن قورس نییە هەیە قورسە چی لەکەن شیرشتان هەیە ئەرەوەڵا هەمانە ئەیکەین بە ماست و تر بە جارێ بە شیرەی فرۆشین و بە ماستەیە فرۆشین و بە ڕەمەزانە هیلاک نابنەوە ئیشانە بەرە وڵا دەیتر هەر هیلاکە بیت چەند نەفەرن لە ماڵەوە بووی کە ئێواران کە دانیشن لە 4 نەفەرین 4 نەفەرن چێشکردن کەمترەکەیت بەس ئەبێ هەر هەمویان بەدڵیان بێ 4 نەفەر ئەرێکی حەزی لە وڵا وایە ئەوەش ئەرەبێکی نوعێکیان بۆ لێ وەڵا کێشەمان نیە زۆر لەوەیە چی بکەین خۆین هەمومان میوارەیەکی لێن وەڵا بەرنامەی چی دانا ئەگەر وا بە ئێمە بمێنینەوە بزای حەزمان لێتی وەڵا لە خزمەتانایە هەرچی ئێوە پێتان خۆش بێیکەین قوربانە بم دەستە خۆش بە جدیمە خۆتان ئێمە هەر بەیانی هەڵەسینەوەڵین ئێوارە چی لێن ئێوە چی وەڵا هەرچی خوابیدا ئەی خۆین ئیتر کێشەمان نیە خوانۆشی گیان سەلامەت بێیاخوا زیاتر هەرش لەو برنجەکە ئێوانی ئەرە وەڵاش لەو برنجەوەتر گۆشتەوە وەڵا گۆشتە خۆ قابلەوە بێ گۆشتی وە هەی پارژێش و ئێوارە شەڕی خوا بە پارشەوە ماست و شیر و شت ناخۆن وەڵا من وەکو خۆم حەزم لێ نیە وەڵا نایخۆم لەشتان ساغ بێ دەستە خۆش باوەرە لامەوە گوڵە جوان چۆنی باشی ئەو چاو جوانان و لە کێ کاسێری کامێراکەکە بە ئەو چاو جوانان و تەسویر کرد ناو چییە دینە لینا بەڵێ لینا یا دینە 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 ئافرین لە پۆلیشنی 5 پۆلی پێنجی ڕۆشتی بۆ مەکتب هەروەڵا نیوەڕوانی بەیانیانم بەیانیانی خۆ ئۆتڵەیە بۆ چی ئۆتڵەنیە لە ئێوە وەڵایی نازە بایکۆتتان کردەوە هەروەڵا درەوەی کە بایکۆتی کردو عوتڵە بەرنێکرد خۆ حازر کردەوە بۆ جێژن هەروەڵا چی و کردووە پانتۆڵ و فوتی یاخوا پیرۆز بە هەر لە بەشارەتە بنجەژنیش هەروەڵا ئەچنە دەرەوە وەڵایی جاری هەر ئەچینە دەر ئەچنە دەرەوە بە بەهارە خۆشە ئێرە هەروەڵا ڕۆژوشە بیت هەروەڵا ئافرین بۆ تۆ ئەی هیچ چیم پێڵێک گۆرانیە نوکتەیە بەسەرهات شتێکی بەشارەتم بۆ گێڕنیە لەبەرن نیە ئەی لە مەکتب چاڵی بۆ مامۆسا هیچی بۆ ناڵێم چاو جوانانە و پێوە هیچیش ناڵێ بۆ مامۆسا چاو لێی کێچێ باوکم باوکو چای سۆزە خۆ ماشەڵڵا لێ بێت خوشک و برێکەوە هەیە نەوەڵا هەر تاقانەی خۆت بەتەنها خۆتە من درێژ ئینشەڵڵا لەش ساغ بێ باشە ڕەفیق و هەیە لێرە هەروەڵا چەند ڕەفیق وێ وڵا زۆر زۆر هەیە چیەکەن کێنەوە لە مەکتب وڵا بخۆمان یاریەکەین وڵا لە ماڵەوەی لە دەرەوە ها یاری چیەکە نادی بم باس وڵای هەر یاریم بایلوشتەکەی لێرە ژاری مۆبایلەکەن وەرە نابێت تۆزیاری قۆڕپاڵەژتکەن وەرنە ئاو دەشت و دەرەوە سفرەیەک ڕاخەن و خواردن ئەوژەکەن چیان پێوە دەما چێشتە قولێ چی پێڵەنەوە یاریانە دەرە ماڵە باجێنە ماڵە باجێنە ماڵە باجێ ناکەن بەیەکەوە بەڵێ بە یاری وانەوە بکەن باشە مۆبایل نەکەن دای جەیرانگیان باشی داد ئەحواڵە بەخێر بێ یاخۆ دەنگ و باس دەستی و ماچەکەم باشی شکر بە قوربان تۆ باش ڕەمەزانە وەڵا باشین شکر لە خوا بە زیاوی سپاس بۆ خوا باشین سپاس بۆ خوا خۆتان حازر کرۆ بۆ جەژن باڵێ خۆمان حازر کردو خەریکی چین وەڵا خەریکی ئیش و کار و ئیشەکەین و چێن ئامادەیەکەین بۆ ڕەمەزان و بۆ ڕۆژگو و خوانەی بڕێ یاخوا هەموو حازر شکر لە خوا بە زیاوی شارەت ئەو سای خۆش بووە ئێسەی وەڵی سایش خۆشە ئەو سایش خۆش بوو سای لەخوا بەجێ هەر خۆشە سپاس بۆ خوا ئەسا چۆن بوو وەڵاو ساکە خۆش بوو ساکە خەڵکی زۆر تیا بوو پیاوی باشی تیا بوو ژنی باشی تیا بوو لەخوا بە زیاوبی و خەڵکی باشی تیا سایش هەر باشین وەچەکان هەر باشن لەخوا بە زیاوبی هاوتەمەنەکانی خۆت ماون ڕەفیقەکان وەڵی نەماون نەبەخوا نەماون لەیەکەوە دانیشتن بێ وەڵاوای هەر وەڵا نەماون هەمەخوا
ئێستا سەردان و پەیوەندی کۆمەڵاتیەکان چۆنە لێرە؟ وڵی بەخوا باشە شکر باشە لە لادیەکانە باشە شکر ماوە باشە شکر ڕۆن بۆ لای یەک ئەرە وڵا باشە شکر بە دەمیەک و هەین و بە نەخۆشین و بەهین و دادییان لەخوا خواردنوشتە بن بۆ یەک ها خواردنوشتە بن بۆ وڵا کاسەوسیەوەین بە یەکتر ساوسی پێڵن کاسەوسی پیاە وڵی وین بە قڕ ڕەمەزانی شار بە ڕۆژەکانی کێ وڵا بە ڕەمەزانی شاوبەی ڕۆژیەکانی تری شەهر ئەیوین خۆت خەریکی چێبی بەیانیان کە هەڵە بەیانیان هەڵەسم خەریکی وڵاخمانەیە خەریکی وڵاخ و ماڭا و شتین و ئیش و کاری ماڵین و ئەوڵا ئێوە وڵاخەکانتان ئێوەش هەر لە ماڵەوە یای بەنە دەر وڵی هەرها لە ماڵی شو ئەوێنە دەریش خەلەمان بۆ کردوێ لە دەری شوێکەکەینە ناو خەلیش لە دەرو تانە چن لەگەڵی نەوەڵا هەر تەلبەنمان کردها لە نایە و لە ماڵی شێوە خەویانەکەین لە دەرەوە بن باشەیە لە ماڵەوە وڵی ئەگەر جێگە بێ لە دەرەوە باشە یانە وڵا ئەگەر جێگە نییە بەڵام گشتی باخە خوانێ بڕێ و زەرعاتەوە پێشتر ئەگەر کە جێگە هەبووە تان بردنە دەر بەڵێ هەر وڵاخمان بەدەرە بوو ئەرە وڵی سا جێگە نەماوە ئەمە قورستر نییە بۆ ئێوە ئاوا جێگەنە بەری وەڵا مەسرەفی گرانە بەری وەڵا مەسرەفی گرانە چیان بنی ئەشوێ ئاردیان بۆ بسێنین و ئەلەفیان بۆ بسێنین و کاو خزمەتیان لە ماڵا بکەین وڵا شارەت چ وەرزێکی خۆشە وڵا بە شارەت هەموو وەرزێکی خۆشە لەخوا بە زیایە دیەکی خۆش و فرەوان و بشی کەس و کاری یەکین لەخوا بە زیاوە بێ و دەراوسەکانی قەدیمی نیسپور بەخوا بە زیاوە بێ و لەخوا بێەوەی پیایی باشی هاتییا و مامۆستا جەبارمانە یاخوا بێەوەی بێ بە خاتی گەورەی خوا ئەنجومەنەکەتان ئەنجمەنەکەمان زۆر چاکە پیاەکی مسلمان ڕوو لە خوا هەمدوو سەنا بۆ خوا هەر گلەیتان لە ئەنجومەنەکە نەبێتەوە والله هەنەوەڵا خواکاو لێ ئێمە ڕازی ئێمە لێ ڕازین پیاەکی فەقیرە پیاەکی مسلمان ڕوو لە خوا سلااوان لە سڵاو لە خۆ بەخێر بێ خۆست باشن دەنگ و باستان باشن لەخوا بەزیابێ باشن حەمد و سەنا بخوا دەنگ و باستان لەگە ڕەمەزان وەڵا خۆشە لەخوا بەزیایە ئەیبمانە لەگەڵ ڕەمەزانە خەریکی چین بە ڕۆژاغت ئەچنە دەشت و ڕۆمە دەر و تێمە و تاو وەرزی چێ لێرە ها وەرزی چیە خەریکی چێ بن لە دەشت و دەر وەرزی کاڵەکە وەرزی شووتیە وەرزی تەماتەیە وەرزی هەموو زەرعاتێکە ئەوەی ئەگەر بیکە چەند زەعات خەڵک بە کەمی زەرعاتەکە زەعات ناکەن بۆ وەڵی سوزانم بۆ کارە بۆچی زۆرەتان کارە پێویستی پێی نێوانم بۆیە نایکە حەزانە بازار بیستێنە بەڵام خۆی نیکە یاخرەوە تام و چێژی خۆش دەیتر لامە هەمووی پێنج ماڵ تەماتە ناکە بەشی خۆشی شەمانەوە خێو ناکە بۆ خۆی ئەوی بە کارە گوێی تێوە بۆچی بەخێوی ناکە ئێوە هەتانە ئێمەڵات دەخوا زیایش لە خۆمان هەمانە سپاس بۆ خوا زۆر باشەوە سێرم کرد هەموو حوشەکانتان پرتەقاڵ و نارنج و لیمۆشتی زۆری تیا باشە ئێرە بۆ نارنج و پرتەقاڵ کەشوای ئیمسا باشە بەس ئەگەر سەرما هەڵکە بەرکەمە هەڵە پێچی بەس بۆ ئیمساڵ چاک چیتان هەیە لە حەڵەکە نەبوو پاریش باش و بەس ئیمساڵی لەم سەرما تۆێ تەسی تێکەیت نازم بەر ئەگرێ یام ناگیری خۆتان چیشیتان هەیە سەگەم حوشەکەتان ماشەڵڵاڵی باخشتی زۆری ئەوە هەنارە و ئەوە پرتەقاڵمان هەیە ئەوە سندیمان هەیە و ئەیتر بەشی خۆمان تۆ فەرەنیەکەین و خۆماڵیە زۆر خۆش ماڵیە هەمووی ئەراوەڵا بەشارەت ئەوستای خۆش بووە ئێستا وڵی هەموو کاتێ خۆشە وڵا بەشارەت هەر خۆشەوە خەڵکی لایە ئێستا بۆ ئێمە بێژین خەڵک عجباتی لێدە بەڵام خەڵکی تری شەرەڵێ حەزی لە ینی کەشوهای بەشارەتە چۆنە ئەڵێ خۆشە فێن کە هەم خەڵکەکەشی خراو نییە و هەم جەوەکەشی لەبارە ئێرە بەدڵیان بچیتە ناو شارەوە من هەر ناڕۆمە شار بەخوا مناڵ بێ هەر ناڕۆم ئەڕۆم و یەکسەر داژ ناوازم لە سیارەکە گەڕێم و بۆ پێداویستەکانتان ئەڕۆن بۆ سیروان و هەڵە وڵایتر نەخۆشیە هەیە پێویستاتە هەیە تازەیە هەیە نەخۆشیە بۆ نەعشتانەی نێناسمە بازار ماشەڵاوە تا خۆت ئەڵێت شلیکیشمان کردووە ئیتر هەرچی بەروبوومە هەتانەوە وڵی لەخوا بەزای دەست ئالم کاتان مەسەلە زستانان نەبێنە دەست بۆ هیچ نابین زستانەیش پرتەقاڵ و هەندێ میوە و شتیشمان هەر هەیە خۆمان بەشی خۆمان گوندەکانی کە هەنیکیان هەیە ڕۆ چۆڵ بوونە ڕوا خزمەت گوزاریان کەمە ئێرەوانیەوە نیە ئێرە خزمەت گوزاری کەمەوەڵا لە خزمەت گوزاری کەمە بۆچی بۆ بە دوو بەشارە وڵای مە شانس بەشارە وەختی خۆی ئەوە کۆن بووە نازانەوە لە سەری پێشی ئەمە هەر بووە لە سەری نێمە درۆژ نەبوو ئەیتیەکەڵن بەیەکەوە لەگەڵ بەشارەتەکە وڵی ئەدەنە لایەنە
بەلای ئەوە ناڕۆن بۆ سیروانە والله هان الريكمان ما چی جايين تێگەڵی ناکەن و ببن بە یەک بەشارەت والله بعض خيالي وابو تانکە بە یەک بەشارەت هادو شيء ديبكا مجموعة كلها قليل ئێسێ بوون بە سەر و خوار و با ببن بە یەکدانە بخانا ما كتير تەنگرم بە یەکەوە بۆچی بيكو خۆ ماشەڵڵا ئێرەوە بزانم بنەماڵی زۆری لێوانی خەڵک ئەوان زۆرن ئەوان بەشارەتی خوار و زۆرە بەس ئێمە کەمین لێرە بێکەمەکان بچن بۆ لای ئەوان و ببن بە یەک بەخوان ناڕۆین با من بێمە بینتانەوە ناڕۆین نەوەڵا ناڕۆن تێگەڵی ناکەن ناوەڵا ناس ئەوە زۆری گوندەکان وای بزانم هەندێک شوێنی کە خوشتە تاینەوەن بۆ شوێنی شوێنی ئەوان چاڵتەیەکە ئەوان دەرناکەون بەس ئێمە هەزن باخ و بەلاق کە دێوە ژێرە بەڵام شوێنی ئێمە بە نسبەتی ئێمە خۆمانەوە بەڵام خەڵکی تریش ئێرای بە دڵە هەتا بەشارەتی خوار کەشوهەواشیان جیاوازە ینی ئەرەوەڵا ئێرە بەرزترە ئەوەڵا لە هاوینی وا بووە مێشولەی نەبوو لێ نەیانتوانێت بخەون لە دەرەوە کان تێکەڵ نابنەوە لێرا خەوین لێ نایە بەلاتان مێشولە نایەوەنداوان ناوەڵە کوراڵەنێکی خۆشی مێشولە خۆشی بێنجاڕۆە پێوە ئەڵان ئەگەر خۆشی نەوێ ناڕوا بەلایە بۆ لایەوە خۆشی ناوێت نەماگەرەکە ئەو خۆشەویستیمانە لە مێشوە نەگەرەکە لە ساغ بێ یاخۆ مامەگیان دەستە خۆش بێ یاخوا زۆر سپاس دەکەم سلااو لێ بکات عليك السلام دەنگ و باس والله باشني باشن خوا بخير بين سرچاو دەنگ و باسی ئێوە دەنگ و باسی بەشارەتی خوار و بەڵێ بەڵێ والله لەخوا بەجیای باشی باشی ئەم بۆ دوو کردوتانە بە دوو بەشارەت ئەیتر بڵێم چی نازانم بەرکاتی خۆی وا هاتووە هەروەهات ئەرە والله بەنیازین تێکەڵیکەنەوە والله خەریکی نژین بە ژن و ژن هاوردن و ئاوا خزمەتمان دروست کردێ وردە وردە بینەکەش بکەنەوە بینەکەمی شەڵا من بیانێنن بۆ لای خۆتان نایەن چیان لێ بکەین ئێمە زۆرترین و ناحیەوە نزیکترین و ئەرە ماڵی دێبەرە ئێرە تقریبان 90 ماڵێکە بین ئەرە والله زۆر باشە ئێرە خزمەت گوزاری چیتان هەیە ئێرا خزمەتگوزاری وەکو ئاو کارەبا و مزگەوت و قوتابخانە و بنکەی تەندروستی و ئەمانەوانی بچێوە خەریکن خەڵکی بەشارەتی ئێمە زۆربەیان بە دامەزراون بڵێن بە ئاسایش و بە پۆلیس و بە پێشمەرگە و ئەوانی تیشمان بە کشت و کاڵەوە خەریکی ئێرەش بەختان هەیە وەکو باخ و باغداریمان هەیە بەڵێ ئەرەوەڵە باخ ئێوە چی بەخێوە لە باخە ئێمە زیاتر هەنار بەخۆکەی هەنارێکی جوانتان هەناری هەڵەبجە بەناو بانگە ئەی بەشارەتیش بەناو بانکترە ئەویش باشە ئەرەوەڵا ئەیکەن بەڕوو بە هەنار ئەیکەی ئەرەوەڵا ساڵانە دروستەکەی خۆت خەریکی چیت ڕۆژانە هەڵەسی بە ڕۆژووی هیلاک وەڵایەتی خۆشمەوە دەشت و دەریەکەکەم و تێم و ئەوە شتان نییە حیوانمان تەنیا مانگایە هێتنیمانە یەک مانگاتان ئەرەوەڵا ناوە خێو ناکرێت دەست و دەر کەم بۆتەوە و کە شوانی ناکاو ئەوەی هەمووی کێشی ئەوەی هەیە لە وەرگاکەم بۆتەوە لە وەرگا کەم بۆتەوە هەمووی سیاجە زۆربەی فرۆشتوێتی ئەردی خوشکی خۆم کەم ئاوایەتر شارەت جاران چۆن بوو ڕەمەزانتان چۆن بوو ئێستا چۆنە کاتی گەنجیتان چۆن بوو وەڵا لەخوا بە زیابی ئەیرا بە نسبەت ئەم دیەوە خوێ وەڵا بە عام کوردستان زۆر باش بووین لە ڕەمەزانگرتن بە هاوینە شەتڵمانەداوە بژارمان کردووە کورە بە فەسڵەکانە چی زەراعەت و کشتی و کاڵیە بووە لەگەڵ یا ڕەمەزانمان کردووە ئەرەوەڵا ئێستا خۆشترە فێن ئێستا زۆر فێن و خۆشە ئەگەر یەکێ نێتی بیە و بیگرێت هاوین بێ و زستان بۆ بەهار بێگرێت چی کورە ئیرادەی باخۆت بێ نایگرێ هەربیانی هەسایوتە برسیمەیتر بۆ ناگیرێت خۆی سا من ئەگەر بڵێ وڵاتی ومە برسیمە بێتاقەتم بەڵام چونکە نیەتم هەیە بیگرم تەواو مەزبوتم تایە باوەشمان پیا کردووە باوەشمان کرد بە یەکە میوانی ئازیزە خۆشتان حاضر کردو بۆ ژێژن خۆمان ئامادە کردێ ئیشەڵڵا
درێژ بێ و لەش ساغ بێ خۆگات ئێوەیش بەخێر بێن سەر چاومان. کاک بەختیار باش سپاس دەکەم دەنگ و باس الحەمدلله زۆر باشین سپاس دەنگ و باس لەگەڵ ڕەمەزانە وەڵا الحەمدلله بە ڕۆژین و سپاس بۆخوا باش ئەچن بۆ مزگەوت و تەراویح و ترەوە لەیلەتول قەدر دەست پێ سپاس بۆخوا دایم تەراویح و لەیلەتول قەدری ئەم گوندە هەمیشە کراوە و ئەگەر من بیرم بێ لە 94 و 95 ئەو ناوە مامۆسایمان بوو مامۆستا مەلا عیسا تەمەند درێژ بێ ئیشەڵڵا هەمیشە ئەو ئینی بۆ کردوین ینی و کۆیەکردینە و ئەسکاری خۆمانمان کردووە سپاس بۆخوا پەیوەندی کۆمەڵاتیش بەهێزترە بێت لە ناو مزگەوت و لەو شوێنانەیە کە بەیەکەوە بەتەئکید وایە بەتەئکید و با بڕۆینەوە بۆ ماڵی خۆمان و شەو نشینی نوێژی جەماعەت پەیوەندێکی کۆمەڵاتی دروستەکە هەواڵپرسینە دروستەکە بۆ خۆی فەزڵێکی گەورەی هەیە ئێرە ینی وەبزان وتیان چەند عشرەتێکی شیتیاژ یا چەند شوێنێک لێرەیە کۆبوونەتەوە پەیوەندی کۆمەڵاتیتان باشە سپاس بۆخوا ئەم گوندە هەمووی وەک یەک عایلە وایە یعنی سپاس بۆخوا گوندێکی ڕێک و پێکمانێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی لە هەموو ڕوویەکەوە یعنی ئەگەر بڵێم ئێستا ئەم گوندە هەمووی وەکوە یەک خانەوادە یەک ماڵ بێ بێتە قاڕون بۆ ماڵی هەر بەبێت تەقە یعنی ئێستا من ئەگەر کەسم لە ماڵە نەبێ مانع نییە بڕۆ ماڵ دەراوسێکم نانی خۆم بخۆم یعنی هەموو یەک عایلێ ئەم دێ سپاس بۆخوا هیچ کێشەیەکی نییە سپاس بۆخوا خەریکی چین لەم وەرزەیە زیاتر وەڵی ئێستا خەریکی بە باخ و مەشغوڵە بین با خوشتمانێ ئیسە کای دەرمانکردنە هەڵباچین تاوە بە بەس کای دەرمانکردنە دەرمانی بڕۆ ئاوانی من گژوجیا کاتی هەنێ درەختی شەیە پێونیەکەی متربەیەکەی کاتی ئەوانشە بە ڕەمەزانی شایەکەن هیلاک نابن وەڵی خۆی شەوە نەخورز نییە ئەتوانی بیکەی ئەگەر بۆ ڕۆی 3-4 ساعتی خەریکە بی دوایە تۆز تینی نەما ئێگەڕێتەوە لێم قوڵکەی و باسی کەس نەکەی و قسە نێژی وە کەس و شایەت ومان بێری تو چۆن ڕۆژەکەمان قوبوڵە بێت ڕۆژەکە بۆشی ڕۆژەکە قوبوڵە بێ نوێش پێی و ڕۆژە بووری و سڵاوات بگەی و دەمی خۆی بووری نێری غیبەتی کەس نەکەی ئەی غیبەتی گەز نەکەی و عەرەباتەنی مەنامی نەکەی و ئیتە ئەی بەشەوە چی بکەین باشە باشەوە کاتی سەعات 3 هەڵسە تۆزێ چای لێنێ بۆ خۆ چیتان پێ ممکنیوەی بیخۆن و حەمد و سەنای خوا بکەن خوا لێمان قبوڵ بکەی و لێ هەموو بسۆمانانی سەر کوورەی عەد و سەر جیهان و ئەم دەر و دەراوسیانمانە و شایەتمانی بێری توتەوە ئەی پارشێوە چی بخۆی باشە بۆ ئەوەی کە تۆ تەجروبە پارشێوە نان و ماس خۆ نان و ماس باشە خورماش باشە نە خورما بەربانی پێ بکەرەوە تەمەنە چەنە مامەگیان تەمەنم تەقریبی بووە 9 ساڵە ڕوە خوا تەمەن درێژ بی ئیشەڵڵا تاکەی تا ئیشەڵڵا بە لەش ساقی هەتا ئەو کاتی لەش ساغیتر تا بزانین چاوەڕێم لەش ساقی زۆر گرنگەوە نییە خوا کەی ڕۆژم تەواوەکە حازرم و بۆ مزگەوت ڕەمەزان ئایچم نوێژەکەین دەنگ و باسی بەشارەت باشە بەشارەت باشە فەقیر و فەقران و دانیشتوون بۆ خۆیان و پیاوی باشن و ئەی بنوێ ئافرەت و مناڵی باشن و چەند ساڵە لە بەشارەتی بە درێژای عەمرم وام لە بەشارەتە ئەو چەند عنی هەموو تەمەنە لێرە بەڕێ بەڵێ پێشتر کە گەنج بوون ئیشوشە چیتانە کرد چیمانە کرد گەنممانە کرد و جۆمانە کرد و وڵاغ جووتمانە کرد و ئەوە داز ئەمان ڕنیوە و وە کۆڵ ئەمان کێشا و وڵاغ ئەمان کوتا و وە دەست شەنمانە کرد و ئەمان کرا هۆڕ و گونێ و ئەمان هاوردووە بۆ ماڵ و پاکمانە کرد و ئەمان ور لە ئاژەمان هەر ئاشی ئاو ئەمان کرا ئارد و ئەمان هاوردووە و ئارمانە کوڕە و نانمانە کرد و ئەمان خواردادە ئەوانە خۆش بووانیت ئەی کوڕە باشەکەم چۆنی کاک چۆنیەڤین خان بەخێر چاوەت باشین الحەمدولillah باسی گەنجانی بەشارەت وەڵا سپاس بەخوا باشن الحەمدولillah چیوە مەشغوڵن وەڵڵاهی کاری ڕۆژانەی تر
چزانم دەوامە و ئیشی باخە و زیاتر لە ئێستا لەم فەسڵی خەریکی ئیشی باخن هەڵپاچین و ناوکەنکردنی و خزمەتکردنی ئەو شتانە لەگە ڕەمەزانە والله الحەمدولیلا باشین لەخوا گوندار ڕەمەزان خۆشێ لە ناو شار واللهی ناوگون تایبەتمەندێکی خۆی هەیە لەبەرەوەی شوێنێکی بچووکە هەمووی خۆی ئەلبەتە لە شارەکەش کەسوکار هەیە بەڵام ناو گوندەکان تایبەتترە بە حکمی ئەوەی ڕەمەزان خۆی مانگی تایبەت و تایبەتمەندی جیاوازیشی هەیە ئیتر ناودێ خۆشترە بە حکومی ئێستا فەسڵەکە لە بەهارایە ناو لادەکان زیاتر ئاوادانتر و کراوەترن تا شار ناو شارەکان هەمووی بە جوزانم کۆڵان و جادەی خیر و شتانە تۆزێ ئێرە بێدەنگ و کەش و هەواکی پاک و کراوەتر و ئەو تایبەتمەندانە تایبەتری باخەکەن بە ڕۆژون واللهی ئێستا لەم فەسڵا کەمترە کرێ لەبەر خصوصەتی مانگی ڕەمەزان و زیاترەوەی هیلاک نەبن وتوانێت زیاتر مەشغوڵی عیبادەت بن لە مانگ دوای نیوەڕۆن بڕۆن بۆن ئەستن زیاتر یا بەیانیان زوو دوای پارشە و یان ئێوارانێکی نزیکی بانک ئەو کاتانە خەریکە بن چیەکەن زیاتر وڵای ئێستا خەریکی هەڵپاچین و هەڵماڵینی ناوەکەی و احترامن پەینی کیمیاویکردنی ناوەکەی و ئەو شتانە بن باخەکانتان زیاتر چی لێ واللهی هەناری لێە ئیتر قەیسی قۆخ ئەو شتانە بەڵام ئەکسەریەت هەنارە باخەکان ئیتر داری توش ئەنێژن بۆ سێبەر ئەو شتانە توی بەری بەڵام ئەکو عەرزم کردی ئەکسەریەت هەنارە لێرە باقی هەنارە هەیە جێرە حەزەکەن لە ناوگوندا بمێنەوە یاڕۆن بۆ شارکە ئیتر خوێندن تەواوەکەن یا هەر شتێکی واللهی هەمانە ئێستا سەفەری دەروی وڵاتیشی کردووە هەمانە لە شارەکە دانیشێ هەمانە بە زەرورێت لێرە دانیشێ حەسەب ژیانەکەیەتی کە لێرە بڕۆ یا لە شار بڕۆ بەڵامی تر تۆزێ ئەوان بە حکمی پێشکەوتنی شار و تۆزەیتر لادیەکان هەنێ خزمەت گوزاری هەیە لە چاو شارەکانە نیانە زیاتر حەز بە شارەکە ئەکەن سەردانەکەن وێنەوە گەرگەنجیشی لێ نەمێنە گەنجەکان کێ گوندەکانی تر کێ ئیشکا بۆ بەتەمەنەکان بە تەمەنەکانی ترە بێدانیشن ئیسراحەتکەن ئێمە ئیش بین وانە بچن بۆ شارەوان چی بکەن واللهی ترە بێ ئاگامە لەیان بێ یەنەوە بۆ لایەن دیتەوە بۆ لای نەنک و باپیر و خاڵ و مام و حالیان گەڕامەتەوە لای ئەوانە مەرەوەڵە کێ بیەوە لێرە بم لە ماڵی باپیر ماڵی باپیر خۆشە ماڵی باپیر هەر زۆر تایبەتە بەنسبەت بنەوە زۆر تایبەتی تر نازانم لای چیان بۆ لێ نایبێوارە واللهی تۆزێ مەشغوڵی و بەشتی وا بۆ نێتر نازانم تۆ حەزە لە چی بە میوانی ئەو بۆ لێنێ واللهی بێدڵی من ناکەنەرەوەڵە یاخۆی لە شان ساغ بێت لەگەڵ جەنابیشتا ئینشەڵڵا ڕەمەزانیش هەرچیەک بە هەر خۆشە خوانێ خۆی ڕەمەزان هەرچێک هەبێ خوانێ بڕەوێت تۆزە تایبەتریش بێ خۆشترە بە حکومەوەی 15 ساعت بە ڕۆژی کەم نییە کاتەکەی ئینسان تۆزێ بەرچاوی قایم و تەمە زیاتری گرێ بۆ ئێواران حەزمان لە مشتێک وارش دەسە سفرەی چ پێ ناخورێ بە خوار ئاوەکەی ئیتر ئەوەنە ئاوە خۆیت هیلاک دەکا بەڵام ئیتر شتەکە هەبێ لەسەر سفرە خۆشترە ماڵی باپیر هەر ئاوەدان بێ تۆ شتە من درێژ بێ بۆ خۆت لە بەشارت مێنی موفق بی ئینشەڵڵا ئینشەڵڵا یاخواست دەنگ و باسی ڕەمەزان لێرە وڵا ڕەمەزان الحەمدوللا خۆشە و ڕەمەزانێکی خۆشە و هەمووشی ئەیگرێ لە خوا بەزیاوی و خەریکی چین بەچیەوە مەشغوڵن واللهی ئەوەی کە باغدار بێ ئیسا لەوانەیە خەریکی هەڵپاچینی باخ و کێڵاندنی و ئەوەشی حیواندارە یەک دوو ماڵێکشمانەیە حیواندارەوە ئەوە کەشێکی یەک دوو سەرمانگای هەیە لە ماڵا و ئەتەوە هەرەوەی بۆچی حیوان شتان کەمە گوندەکانی کەهان زیاتر واللهی جێگەمان جێگە و ڕێگەی کەمە هەمووی ئیکا بە گەنم هەموو زەویەکان هەمووی گەنمە تقریبن 22 مێکمانەیە لە خوارەوە نازانبینیتانیانە ئەوە تقریبن ئەوە بەشیشی ئەو حیواندار وڵاتدارانە ناکاوە هەمووی ئیتریا ئەوەیە بێ مەسرفەکەش گرانە ئیمڕۆ تەنێ علە 600 و عەرەبانەیە کە ئالە ماوا چوەتە 200 و 300 و ئیتر لەبەر ئەوە خەڵک بەخێوی ناکا بە کوردەکەی لە ماڵەوەش ئەرکی قورسترە کورە ئەرکیشی قورسە ئەرە وەڵڵا ئەرکی قورسە ناڕەحەتە ئەوەی زەحمەتە ئەرە وەڵڵا گشتی دەنگ و باسی ناو گوند چۆنە ناو بەشارە والله الحەمدوللا تەباین لە ناوێکا تەباین و سپاس بۆخوا و بەڵام ئیتر ئەم وەزعیشە خۆ ئەزانی ئەم گرانی و نەهامەتێ ڕووی لە هەمووی کردووە بەڕاستی تێگەی ئیتر ئەوەی هەیە بەڵام وەکو تەبایی و برایەتی ئەوانە الحەمدوللا وڵا دێکەمان ئەوەمان هەیە لەخوا بەز وڵا بەدەم یەکەوە هەین سپاس بەخوا ئەوەی کرد نەخۆشیدارێکی بێ هەمووی بەدەمیوێتی ئەوەی کە ناڕەحەتیەک بێ هەر بەدەمیوێتی سپاس بخوا
پرۆگرامی ڕەمەزانی گوندەکانم ئەم جارەش لە نێو گوندی هەردوو بەشارەت پێنیشاندان. هیوادارم توانی بێتم سروشتی جوانی گوندی بەشارتتان لەم بەرنمەیەدا بۆ ڕوونکەمەوە. زیاد لە 200 دۆنم زەوی لە سنووری بەشارەت بە هەنار داچێنراوە. هەر کاتێ سەردانی پارێزگای هەڵەبجە و سنووری ئەم گوندانەتان کرد بێگومانە بێ سەردانی بەشارەتکەن بۆ ئەوەی چێش لەو هەنارە ببینن کە باسیەکەن لە وەرزی پاییزدا پێگات. ڕۆژ و نوێژ و تاعەتی هەموو لایەکتان قوبوڵ بێت و خواتان لەگەڵ.